دوو مانگ و دوو ڕۆژە دەستەی داکۆچکاران لە نەخۆشخانەی هیوا کە پێک هاتووە لە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆمەڵە کەسایەتی ئەمڕۆ دوو مانگ و دوو ڕۆژە ئێمە دەستمان کردو بەم کەمپەینە هەتا ئێستا چارەسەرێکی وا لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەم گرفتە زۆرانەی کە نەخۆشخانەی هیوا هەیەتی نەگەشتێتە ئەنجام لەبەرەوەی بەڵێ ئەوەی کە پارێک سەرفکرا بە جوهدی ئەم بەڕێزانەوە خۆشتان بینیتان لە ڕاگەیاندنەکانەوە بەڵام ئەوەی کە هاتبێت لەسەر خەت و باسی ئەوان کردبێت کە ئەوان ئەیانەوێت چارەسەری ڕیشەی بۆ نەخۆشخانەی هیوا بکەن تا ئێستا بە جۆرێکی زۆر دیار نەکراوە ئەوەی کە کێشەی جیازەکانی بەشی ژیانەوە بەشی تیشک بەڕاستی ئەمانە کێشەی زۆر گەورن وەکو کە گوێمان لێبوو لە کۆبوونەوەکە خەتەر لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێم و عێراقش دروست بووە لەبەرەوەی کە ڕیزی چاوەڕوانیان زۆرە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دەستەی داکۆچکاران لە نەخۆشخانەی هیوا بە ئەرکی خۆمان ێزانین بە دوواداچوونی زیاتر بکەین بۆ ئەوەی کە بتوانین چارەسەرێکی ڕیشەی بۆ ئەم مەسەلەیە بدۆزینەوە ڕوو بکەینە ئەوانەی کە ئەو بجێیان لایە کە ئەبێ بگاتە خەڵک و ناگاتە خەڵک بەڕاستی ئەمە ئەرکی ئێمەیە هەر شتێکمان پێ بکرێت ئەیکەین یەک شەو نخونیمان کردو ئامادەین 10 شەو نخونی تر بکەین هەتاکۆی کە ئەو کەسانەی کە پێویستە ئەم کێشانە چارەسەر بکەن بێنە سەرخەت لەگەڵمانە چاومان بڕیوەتە ئەم نوێنەرە بەڕێزانە کە لەو کۆبوونەوەیە زۆر بەڕاستی بە شێوەیەکی ڕێکخراو باسمان لەو کردووە کە چی بکەین پلانمان چێ ئێمە وەکو دەستەکە تەرکیز من لێرەوە ئێڵە تەرکیزمان ئەخێنە سەر پەرلەمانی هەرێمی کوردستان کە بەڕاستی بەشێک لە لای ئەوان کێشەکان هەیە کە ناتونەتە سەرخەت لە 2020 تا داشتیان پێشکەش کراوە کە چارەسەری ئەم کێشانە بکەن تا ئێستا کارێکی وانە کراوە ئێمە ئەمڕۆ لێرەیە بە سەرۆکایەتی هەرێمی پەرلەمانی کوردستان ئەڵێن بەو بەڕێزانەی کە پەیوەنددارن و لیژنە پەیوەنددارەکان ئەڵێن بە زووترین کات بێنە سەرخەت لەگەڵ ئێمە هەج لە هەر شوێنێکی شاکە ئێمە گرفتمان هەیە لەوەی کە یاسایەک بە کەلکی ئەمڕۆی نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی تری هەرێم نایەت بگۆڕدرێت بتوانین هەمواری بکەین و ئیمڕۆ ئەوەی کە زۆر ئەتوانم بڵێم کارمان لەسەر کردیار بە جددی باسمان کرد ئەو بابەتانە بوو کە بە هەنووکەیی ئەتوانم بڵێم چارەسەرەکرێن لەگەڵەوەی کە چەندین پلانی درێژخانیش بۆ بەرەو پێشچوونی زیاتری کەرتی شێرپەنجە و تەندروستی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و بەتایبەتر لە سلێمانی باسی لێوە کرا ئەتوانم بڵم کۆی گشتی ئەو گرفتانە کە ئێمە چەندین مانگە بەداخەوە پێوەی ئەناڵێنین وە زۆر جار لانی سەر و خۆمان و سەروتریش ئاگاداری بابەتەکان بوون بە وردی بەڵام ئەوی جێ نیگەرانیە لە چەند خاڵێکا من زۆر بە کورتی باسی یەکەمیان نەبوونی گرفتی ئەو دەرمانانەی کە دەرمانی گرانبەهان کە زیاد لە 150 بۆ 200 نەخۆش لەسەرم دەرمانان لە سنووری پارێزگای سلێمانی لە مانگی 11 تا ئێستا کە هەژمانکە بەداخەوە هەتا ئێستا یەک دەرزیمان بۆ نەکراوە کە بەڕاستی دەبوو زۆر زوو ئەم بابەتە چارەسەر بکرایە خاڵێکی تر کە بەداخەوە هەموو ساڵێ هەموو سنتەرە شێرپەنجەکان تووشی گرفتی دواکەوتنی بەدەلعیادە دەبن ئیمڕۆکە 12 مانگی 6 زیاد لە 6 مانگە ئەم سنتەرە شێرپەنجیانەی پارێزگای سلێمانی و هەولێر بە تایبەتی هیچ بڕەپارەیەکیان وەرنەگرتووە کە من لێرە ڕای دەگەێنم و بە ڕاشکاوی دەیڵێم و بە ناچاری و پێم ناخۆشە ئەشیڵێم ئەگەر بێتۆم گرفتە لەم هەفتەیە بەڕاستی چارەسەر نەکرێەوە و بڕەپارەیە پزیشکان و کارمەندان وەری نەگرن بەڕاستی سنتەرە شێرپەنجەکانی سنووری پارێزگای سلێمانی توانای بەردەوامی خزمەتیان نامێنێ چکە زیاد لە 6 مانگە هیچ بڕەپارێکیان وەرنەگرتووە و ئەوە گرفتی گەورەترمان هەبووە لە نەبوونی دەرمان و پەکەوتنی ئامێرەکان سەرمان نەپرژاوەتە سەروی باسی ئەو بکەین بەڵام بەڕاستی ئیستیحقاقی کارمەندێکی تەندروستیە کە 6 مانگ ڕۆژانە زیاد لە 9 ساعت کار بکات لە سنتەرێکی شێرپەنجەیە و لە ژێرەوە هەموو ترسەیە هیچ بڕەپارێکی بۆ سەرف نەکەی و وەڵامدانەوە نەبێت بە بیانووی نەبوونی پارەوە دوو ئیدارەی لە مامەڵەکانی حکوومەتی هەرێم لە نێوان سلێمانی و هەولێر بەداخەوە گەیشتووە بە چارەسەری نەخۆشێکی شێرپەنجەکە ئێستا هەر کەس لەم نەخۆشخانە بچێت تەماشای بکە دڵی ژانەکە سندوقی شێرپەنجە پارەکەی براوە سەرف کراوە دیناری تیانە هێنراوە و ئەو تەمویلانەشی کە بە یاسایی ژمارە 11 ساڵی 2012 بۆ سندوقی شێرپەنجە دەبێت مانگانە حکوومەتی هەرێم لەو بڕێی دانراوە لە گومرگ و باج و غەرامات هیچ جگەرە و مەشروب و هاتوچۆ بیخاتە سندوقەکە 1 دیناری ناخات و ئێستا دەڵێن دەبێت پارەی دەرمانی شێرپەنجەی نەخۆشخانەی هیوا کە لە 115 چارەسەری نەخۆشەکانی هی دوهۆکە لە 110 هی هەولێرە بە کۆی گشتی لە 133 چارەسەری نەخۆشەکان نەخۆشی عێراقن ئەڵێ بێت لە
داهاتی سلێمانی و لە سلێمانی خۆی سەرفکرێت دەشبینین داهاتی سلێمانی ئێستا بەو دۆخە ئەڕواکە کەس نازانێت چی لێ ئەکرێ و چۆنی لێ ئەکرێ و چەندە و شێرپەنجەشیان خستۆتەوە سەر ئەوە بۆیە پارەی دەرمانەکەی کە ئێستا نییە و بۆی ناکڕن دەڵێن بڕۆن لە داهاتی سلێمانی بیدەن هەولێر حەقی نییە. ئەم مامەڵەیە مامەڵەیەکی خەتەر و مەرترسیدارە لەگەڵ نەخۆشی شێرپەنجە. دوو ئیدارەی لە هەموو بوارێکە هەبووە و شۆڕبۆتەوە بەستە سەورمان نەکرد بگا بە چارەسەری نەخۆشەکانی شێرپەنجە کە ژینگەیەکی پیسکراوی هەرێمی کوردستان و هێنانی مەوادی خراپ و دەرخواردانی خەڵک هۆکارێکی سەرێکی توشکردنی خەڵکە بە شێرپەنجە. ئێمە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیەمان بە کۆبوونەوەیکی گرنگدا ئەنین چکە کۆبوونەوەکەمان لەگەڵ نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بووە کە بەشێکی زۆری کێشەکانی نەخۆشخانەی هیوا دوو بەشن بەشێکیان پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە ئەوان ئامادەیی هەموو جۆرە هاوکاریەک و بەدواداچوونێکیان دەربڕیوە خۆشبەختانە چەندین هەوڵیشیان ناوە ئەبینین لە کاتی دامەزراندنی دەستەکەی ئێمەوە هەتا ئەمڕۆ چەندین هەوڵ هەبووە چەندین دەستکەوت هەبووە چەندین نووسرا و ئاراستەی وەزارەتی تەندروستی عێراقی کراوە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کراوە کە ئێمە ئەتوانین ئەمە بە دەستکەوتی دەستەکەمان ئەژمار بکەین. ئێمە وەکو پلانی داهاتوومان ئەگەر بێت و لایەنەکانی پەیوەندیدارن بە نمونە پەرلەمانی کوردستان نێنە سەرخەت ئێمە وەکو دەستەکە چالاکی مەدەنی ترمان ئەبێت بۆ داواکردنی یاخود بۆ بەدەمەوە هاتنی لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی تەندروستی حکوومەتی کوردستانە ڕێئاسی سەحەیە کە ئەمڕۆ ئەبوو بەشداری ئەم کۆبوونەوەی بکەن بەداخەوە بەشدار نەبوون لەگەڵمانە. ئێمە پلان و چالاکی و میکانیزمی مەدەنی ترمان ئەبێ بۆ هاتنە سەرخەتی ئەوانیش.